لە گۆڕەپانی فریدەم پلازای نێوجەرگەی واشنگتن دیسی میوزیکێکی ئارامبەخش دەبیستی و سەمایەکی نەرمی تانگۆش. ئەوەی لێرەیە سەمایەکی ئەرژەنتینە کۆی کردوونەتەوە. تایبەتمەندی سەمای تانگۆی ئەرژەنتینی ئەوەیە کە لەگەڵ ئەو کەسەی سەما دەکەی زۆر لە یەکتر نزیک دەبێەوە سۆزێک دروست دەبێت بە پێچەوانەی سەمای ترەوە کە کەسەکان لە یەکتر دوور دەکەونەوە. 20 ساڵە کەسێک ئەم خەڵکەی واشنگتن لە دەوری سەمایەک کۆ دەکاتەوە بێ هیچ قازانجێکی دارایی. هەرچێک دێت سەما دەکاو هەندێک خۆشەویستیش لەگەڵ خۆیان ئەباتەوە. ئێستا بەرەو ئەوە چوین کە ڕۆژمێرێکمان دروست کردووە. ڕۆژانە دەبۆنەی وەها بەڕێوە دەبین. شوێنەکان و کاتەکانی دیاری دەکەین. ئەوەی هەموو ئەم کارانە ڕێک دەخات لە کتێبخانە کار دەکات و دەزانێت چۆن کارەکە ڕێک بخات. ئەم دوو سەماکەرە سەمای تانگۆ ژیانی گۆڕیون. کاتی هاتم بۆ ئەم ناوچەیە کەسم نەئەناسی بەهۆی سەماکردنەوە هاوڕەیەکی زۆرم ناسی تەنانەت لەگەڵ جیبیتۆ گەیشتینە پەیوەندی ئاشقانە. ئەم شوێنە بۆ من باشترین شوێنە بۆ گزارشکردن لە خۆم. بەڵێ خەڵکێکی زۆر لێران بۆ چێژوەرگرتن لە سەماکە ئەروە خەڵک دەناسین حەزیشیان لە سەماکردنە پەیوەندیش ڕوودەدات. 6 ساڵ تەمەن لەگەڵ ئەم نەرمە سەمایەدا سەماکەرە ناودارەکەی ئەرژەنتین ئێل فلاکۆدانی لە واشنگتن بوو، سمبوڵی سەمای میلۆگای ئەرژەنتینی. من لە سەمایەکی جوان دەڕوانم کە بەشێکە لە کەڵتورەکەم وەرە دڵمدا هەڵم گردووە. ئەویش سەمای تانگۆیە. هەستێکی سێرم هەیە پێشکەوتن و بەربەڵاوی تانگۆ لە واشنگتن ئەوە بۆ من هەموو شتێکە. ڕەنگە لە ئەمریکا زیاتر لە شوێنی دیکە پێویستیت بە هێوربوونەوە و دوورکەوتنەوە بێت لەو جەنجاڵیەی ژیان دروستی کردووە. زۆر جیاوازە لە چاو ئەوەی کە ڕۆژانە دەیکەیت. گوێ لە مۆسیقا دەگری و سەما دەکەیت. خەڵک دەچن بۆ ناری شەوانە. من ناتوانم بە مۆسیقای یانەکانی شەوانە سەما بکەم. سەمای تانگۆ بەردەوام دەگۆڕێت و لە نێوان ئەو دوو کەسە گفتوگویەک دروست دەبێت. ئەمە چارەسەریە بۆ هەمووان تەنانەت سیرکردنی مەرجنیە سەما بکەیت چارەسەریە بۆ مرۆڤایەتی. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.